مای تەماش ئەمەش ڤڵۆگی بیستەمە ئەمڕۆ دەی 2020 واتە یەکەم ڤڵۆگی 2020 ئەمڕۆ ڕۆژی جمعەیە ئەمە یەکەم ڤڵۆگی منە کە بەبێ بیەم بکرێت واتە من لە یەکەم ڤڵۆگەوە بیەم پێ بۆ تا ڤڵۆگی 19 بەڵام لە 20 پێم نییە بۆ کارباژاتەوە ئێمە هەر بەردەوامین بیەم بێ یا سیارێکی تر بێ فەرقی نییە کان کامێرە و سپارک و هەموو شاحنەکەینەوە و دارێ سەعات 10 بەیان نییە تارێک خواتان لەگەڵ گەشتینە هەوانە
لە وانە دەرچوین ئەگەڕێینەوە هیوادارم ڤیدیۆکەتان بەدڵ بێ لایک و کۆمنتان بیر نەچێت هەتا ڤیدیۆیەکتر و ڤڵۆگێکتر خواتان ئەگەم